پاش 2 ساڵ لە ماندووبوون ئەمڕۆ ئاهەنگی دەرچوون بوو زۆر خۆشحاڵم پاش ماندووبوونێکی زۆر پاش ئەو هەموو ماندووبوونەوە هەموو خوێندنە ئەوڕۆ هەمومان لێرانە تەخەڕوجمان کرد زۆر سپاسی هاوسەرەکەم دەکەم هیوادارم شتێک یعنی سوودێکم هەبی بۆ وڵاتەکەم لە پاش دەرچوونم. ئەمڕۆ ڕۆژی دەرچوومە لە پەیمانگا لە بەشی کارژێری یاسا خۆشحاڵم ئەو کەسانێکە هاتن و سەردانیان کردم و سوپاسی ئەو کەسانە دەکەم کە یارمەتیاندام و بە تایبەتی دایک و باوکم زۆر لەگەڵ من ماندی بوونەوە. ئەمڕۆ حەفلەی تەخەڕوجی پەیمانگای تەکنیکی کارگێری هەولێرە ئەمە لە بەشی ڕاگەاندن ئەو پاش 2 ساڵ ئەوڕۆ تەخەڕوج دەبن ئینشەڵڵا هیوا دەخوازم بۆ هەموو هاوکۆڵەکانم یعنی ئەو 2 ساڵە ئەستیفادەیان کردە سوودیان وەرگرتبی لەو خوێندن و ئەو ساڵانە. زەماوەنیشتەوە سە کەمەوە بێ بوومان ئەتین وێرانە وەلاسە سازدەوڵ و خۆم و ئەی کوڕمانە سابر نەوکەرت ئەتین چوارقان شاواز وشمان بێت وە خۆشی مردمەوە و تەواو هەرکە خۆشی باید سەدەمی سازدەوڵ بکرینەوە خۆشی مردمەوە. داڵکوتم ئەوە باوکمیش سازنەس هەرکە بتوایی مردمان ئەتوان ویان ئەکتین هاینە خدمەتیانە مردم شاد دەکەینەوە خۆشحاڵ و هونەرێکە قەدیمی و هەروە قەدیمی ژەوگویە بە خۆشی هەرچی مردمە. هەر ساڵ ئێکشەم بۆ پشتێ عیدێ ئەم الڤێرێت کۆم بن شەهنەدێرە دێرامە دێرا مارموشت بێژێنێ عالەمێ gelek van gundêt Mesîhiya menteqet berwarê ji menteqê Zaxo ji menteqet Duhokê heta Şerbîlê bo vî şehnedêrê têne vêrê. Ev şehnedêra gelek kevne yanî tarîxa wî gelek kevne. بۆ مە gelekê xۆشی ئەم هاتنە vêrê û ئەم سەحکێنە milletê xwe têne nav Kurdistanê cewekê geleke xweş e rojekê muqeddes e têne vêrê yanî bû me gelekê xweş e rastî û me divêt av sala her salekê xêr û xweşî bit bû milletê me Kurd bit, Êzîd bit, Mesîhî bit